پرسا سەرۆکاتیا کۆمارە عێراقی هات یەک لایکردن بە دەنگدانە پەرلەمانی نوێی عێراقی پشتی هەردوو پارتین سەرەکەین کوردان لەسەر یەک نامزەدی ڕێک نەکەتین. پارتیا دموکراتە کوردستانی دەبێژە ئەف پێنگاڤە یەکێتیە نیشتیمانی کوردستان شکاندنا یەک ڕێزیە کوردان بوو لە بەغدایە. گەلو ئەف پێنگاڤ دێ چاوە بێ وەرگرتن لە هەرێما کوردستانە عێراقی و پارتی لستە سەرکەفتیە هەڵبژاتنین پەرلەمانی هەرێمیە. دەگەلمە نەهال ستۆدیۆ محەمەد ئەفەندی میدیاکار و ڕاوێژکاری پێشووی پەرلەمانی عێراق. کاک محەمەد زۆر بەخێر بێ، سوپاس بۆ هاتنی جەنابەت. سوپاس کاک دەخێر، زۆر سوپاس بۆ بینەرانی دەنجی ئەف ئەمریکا. بینیمان کێشەی سەرۆکایەتی کێشەیەک بوو لە بینی هەردوو پارتە سەرەکیەکان، بەڵام بە دەنگدانی پەرلەمان کۆتای پێهات ڕێک نەکەوتن ئەو نەبوون. پارتی گازندە گلەی هەیە لەسەر ئەو بابەتە. تۆ بڵی دوای ئەوە پارتی تۆ لەی خۆی لە یەکێتی بکاتەوە لە هەرێمی کوردستان بە تایبەتیش گوتمان لیستی براوەیە؟ بەڵێ کاک دەخێر، بەڕاستی ئەمە مەسەلەیەکی قیچەک بڵێ مەسەلەیەکی معقەد بوو، چۆنیەتی هەڵبژاردننی سەرۆک کۆمار بە تەسەووری حزبی پارتی ئیمڕۆ سەیری مۆزوعەکە بەم شێوازەکە کە هەستەکە یەکێتی نیشتیمانی کوردستان یان دکتۆر بەرهەم ساڵح بۆ ئەم پۆستە هەڵبێژرا وەک غەدرێک لێکراوە لە پارتی لە پشتەوە ئیتفاقێکیان کردووە یەکێتی لەگەر لایەنە سیاسەکانی تر. بەڵام ئەکرا پارتی دیموکراتی کوردستان باعتیباری خۆی هێزی یەکەمە لە کوردستان و دائما باسی هاونیشتیمانیەکە یەک ڕێزیەکە ئەبایە بەم شێوازە قزیەکە وەرنەگرێ، ئەبایە بە شێوازێکی نیشتیمان پەروەری کوردایەتی هەڵگرێ. بەڵام تۆ ڕاستە ئێستا پارتی هەوڵەدا لەم ئینتیخاباتی پەرلەمانی کوردستان ئێستا کراوە و خۆی ئێستا کە نەتائیزی ئەوەلی وا دیارە کە پارتی براوەی یەکەمە لە هەرێمی کوردستان. ئەگەری ئەوە هەیە بەڕاستی پارتی کە تۆڵی خۆی بکاتەوە لە یەکێتی هەرچەندە کاک محەمەد ڕێکەوتنی کا بوو، ڕێکەوتنی استراتیژی بین هەردوو لا هەبوو، سەرۆکایەتی کۆمار بۆ کورد بوو لە ناو کوردا بۆ یەکێتی بوو، بەڵام ڕوونکردنەوەیان نەدا نە پارتی نەیەکێتی لەسەر ئەم بابەتە چی بکەن چی نەکەن. یعنی هەندێک گوتیان نامزەتێک پارتی نامزەتی خۆیان هەیە یان کاندیدی خۆیان هەیە، خەڵک هەموو دەیانگوت ئەمە دیعای ئینتیخابی لەبەر هەڵبژاردنەکانی هەرێمە. ئێستا پرسیارەکە ئەوەیە دکتۆر بەرهەم لەگەڵ عادل عەبدولمەهدیە بە حساب و سەرۆکی کۆمار سەرۆک وەزیران هەموویان وەکو چۆن مەدحی ئەوانە دەکەن کە خەڵکی تکنوکراتن و خبرا ویان هەیە. تۆ بڵێ بتوانن ئەم دوو کەسە عێراق لەم دۆخە نائارەمە ڕزگارکەن؟ بەڕاستی خۆ دەزانی کە ساحەی سیاسی عێراقی و خەڵکی نیشتیمانی عێراق و کوردستان ئەکرێ بڵێ تەجروبەیەکی باشیان هەبووە کە پێشوو لەگەر دکتۆر عادل عەبدولمەهدی لەگەر دکتۆر بەرهەم ساڵح. بەڕاستی ئێستاوەیە مۆزوعەکە ئێمە هەندێک جار بڵێن کە خەفەت لەم شێوازە ئەخۆین ئێستا کە پارتی دیموکراتی کوردستان چۆن سەیری دکتۆر بەرهەمەکە یان ئەم پۆستە چۆن بۆ دکتۆر بەرهەم چوو بەم شێوازەکە. ئەمە یەکجار بەڕاستی زاروبار لایک تووشی خەفەتمانەکە، چونچی کە تۆ ئێستا سەیری شارعی عەرەبی بکەی یان شارعی عێراقی بکەی ئەبێنێ ئەم خەڵکە متحمسترە زیاتر بۆ دکتۆر بەرهەم لەلایەنی کوردی تریشەوە. ئەمەش بەڕاستی ئەم خەڵکە خەڵکی عێراق بزات لە حکوومەتی بەغدا خەڵک تەجروبەیەکی باشیانە بۆ پێشوو کە دکتۆر بەرهەم کە جێگری سەرۆک وەزیرانی عێراق بووە، هەندێک شتی چاچی کردووە بە شێوازی تکنۆقراتەخوا. بێزگە لەوەش دێرە مۆزوعێکی زۆر مهمەیە کە دکتۆر عادل عەبدولمەهدی و دکتۆر بەرهەم ساڵح دۆستایەکی زۆر دێرینیان هەیە، نەوعێک لە تەناغم و ئیتفاقێکیان هەیە کە بەم شێوازە ئیش بکەن. کاک محەمەد ببوورێت بە قسەکان ببڕم لەسەر مەسەلەی دەسەڵاتەکانی سەرۆک بیرم دێتەوە کە جاری یەکەم تاالبان بوو بە سەرۆکی عێراق. من لەگەڵ دکتۆر محەممەد عوسمان قسەم کرد، پێم گوت چۆن کورد قبوڵەکە پۆستێک بە بێدەسەڵات وەرەگرن، گوتی کاکە مەسەر کەسایەتی مامزلات دەمێنێت لەسەر ئەوە نەمێنێت دەسەڵاتەکانی هەیەە. ئێستا ئەم بۆ مامزلات ڕاست بوو بۆ دکتۆر بەرهەم چۆن دەبێت بەڕای تۆ؟ بەڵێ خۆتۆ ئەزانی دکتۆر بەرهەم لە سەری هەر لە مناسبێک لە هەموو مناسبەکانە کە قسەکە ئەرێ من خوێندکارێکی مامزەلال بوومە لەسەر ڕێگای مامزەلال ئەڕوا ڕێگای مامزەلال تەطبیقەکە ئیمڕۆ سیرکەی هەندێک ئەفکار و تەطبیقاتی، بەڵام جیاوازەیەک هەیە لە کاریزمای دکتۆر بەرهەم. دکتۆر بەرهەم کابرایەکی ڕاستە دیپلۆماسیە، بەڵام
هەندێک قراراتیشی هەیە لە زۆر جێگاوە خەڵک وا سەیرێکە کە هەندێک قرارات حەدی هەیە. دکتۆر بەرهەم ئێستا هەتا ئەگەر سەیری بکەیت لە شارع عێراقی محلیلە سیاسەکان یان دووسەرەکان هەموو سەیریەوەکەن، دکتۆر بەرهەم بەڕاستی ئەتوانێت ژیان بنێریتن بۆ ئەم پۆستە کە هەندێک حیوەیەتی بداتە ئەم پۆستە بەڕاستی زۆر شتی هەیە هەندێک لە ناو دەستوری عێراقی لە ناو دەستور بەڕاستی هەندێک وردەکاری هەیە، یەک لەوانە حەقی ڤیتۆ هەیە، ئەتوانی هەندێک قانون ڕابگری. مەسەلەن پێشوو کە تۆ ئەزانی ئەو غەدرەکرا لە کەرکووک ئەگەر سەرۆک کۆمار سەلاحیەتی خۆی ئیستخدام بکرد باە ئەتوانی هەندێک ڤیتۆ دابنێ هەندێک شت ڕابگرێ لە سەرمە. زۆر سوپاس، خۆشحاڵم بە هاتنی جەنابێت. زۆر سوپاس.